زانیاری لەسەر پێدانی فیزەی شنگن بە ئەلکترۆنی بڵاوکرایەوە. کۆمپانیەکانی نەوت لە هەرێمی کوردستان هەڵوێستی خۆیان ڕاگەیاند. محمود عوسمان سیاسەتمەداری کورد دەڵێت پێویستە دادگای فیدراڵی چارەسەر بکرێت. لاتی وەرنیوز و سلااوتان لێبێت. من هودا عوسمان سێواڵتان پێشکەش دەکەم. یەکێتی ئەوروپا لە ڕاگەاندراوێکدا ماشەی بۆ کردووە و وڵاتانی یەکێتی ئەوروپا بڕیاریان داوە پرۆسی پێشکەشکردنی داواکاری وەرگرتنی ڤیزەی شنگن کەن با ئەلکترۆنی و بڕیارەکەش لە ساڵی 2028دا دەخرێتە بواری جێبەجێکردنەوە. بەڕێوەبەری کۆمپانیایەکی گەشتکردن لە هەرێمی کوردستان ڕایگەیاند پرۆسەکە بە چەند قۆناغێک جێبەجێ دەکرێت بە شێوەیەک ئەو کەسەی خواستی وەرگرتنی ڤیزەی شنگنی هەبێت دەبێت بچێتە سەرپەڕی فەرمیە وڵاتە ئەوروپیەی کە دەیەوێت گەشتی بۆ بکات. دواتر لینکی تایبەت بە ڤیزەی شنگن بکاتەوە و فۆرمێک پڕ بکاتەوە. دواتر داواکاری وەرگرتنی ڤیزا پێشکەش بکات. دەسڵێت پێشکەشکار کە وەڵامی داواکاریەکەی درایەوە زانیاری کەسەکانی پڕ بکاتەوە و لە قۆناغی کۆتاییدا سەردانی کۆنسوڵخانەی وڵاتە بکات بۆ وەرگرتنی پەسەندکردنی یاخود پەسەند نەکردنی داواکاریەکەی. وتیشی مەرجە و کەسە داواکاری پێشکەش دەکات پشتگیری کار و هەژماری بانکی هەبێت. کۆمپانیەکانی نەوت لە هەرێم ڕایانگەیاند بارێنی لە گفتوگۆکانی نێوان بەغدا و هەرێم بۆ دەستپێکردنەوەی بەرهەمهێنان و هەناردەی نەوت دەڕوانن. دەشڵێت چەند مەرجێکیان بۆ دەستپێکردنەوەی ئەو پرۆسەیە هەیە. کۆمەڵی پیشەسازی نەوتێرم ناسراو بە ئەپیکۆر بڵاوی کردەوە پابند بە چارەسەرکردنی خێرای کێشەکان بۆ دەستپێکردنەوەی تەواوەتی بەرهەمهێنان و هەناردەی نەوت لە ڕێگەی بۆڕی نەوتی عێراق بۆ تورکیاوە. ئەماژە بۆ شکراوە سێ مرجیان بوون بە بەستا خستووەتە ڕوو. ئەوانیش بریتین لەوەی پێویستە دڵنیای هەبێت لەبارەی پارەی هەناردەی ڕابردوو و داهاتووش. هەروەها پارەی فرۆشتنی نەوتی کۆمپانیەکانی ئەندامی ئەپیکۆر ڕاستەوخۆ بدرێتە کۆمپانیەکان. باز لەوە شکراوە پێویستە ڕێکەوتن و شێوازی ئێستای بازرگانی وابووری کۆمپانیا ئەندامەکانی ئەپیکۆر وەک خۆی بمێنێتەوە. محمود عوسمان ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە لێدوانێکدا بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند دادگای باڵای فیدراڵی بڕیارەکانی هەندێک چوارچێوەی سیاسیان هەیە هێنداری یاسایی نین. کورد دەتوانێت پێوەی پابند نەبێت هەر ڕۆژە و بڕیارێک دەدات. هیچ پەیوەندی بەم دادگایەوە نییە. ئەم دادگایە لەسەر بنەمای کاتی یاخود برێمەر دانراوە. پێویستە چارەسەرێکی و دادگایە بکرێت و یاسایەکی نوێی بۆ دابنرێت. هەروەها دەشڵێت پێویستە دادگا دەستوری هەبێت. نابێت هەرێم بڕیارەکانی دادگای باڵا قبول بکات. بەڵام بەداخەوە قبوڵیان کردووە و بێدەنگ بوون. سێواڵم پێشکەشکردن کاتێکی خۆش.